لەم کێڵگا کشت و کاڵیەی کەمتر لە سەدەیەکە بە پێوە وەستاوە مارتن دوای باو باپیرانی 45 ساڵە ساتەکانی تەمەنی لێرە بەسەر بردووە. نە زریان و بێبازاری، نە کەمی و زۆری نرێ، وازی لەم پیشەیە پێ نەهێناوە. وەک زۆرێک لە جوتیاری ئەم ناوچەی ڤێرجینیا بۆ مارتنیش ئێستا کاتی ڕنینەوەی بەری ڕەنجە. Do we always have all sunny days? No. هەموو ڕۆژێک هەتاوە یان هەور و بارانە نەخێر. لە مەزادخانەکەش کاتێک بەرهەمەکەمان پارەی باش دەکات بزە دەمگرێت. بۆ ئێمە جوتیار زۆر باشە، کاتێکی شکەم بکات هەر بزە دەمگرێت، چونکە کڕیار دڵی خۆشە، دەچێت لای خەڵک باسی دەکات، بەوەش کڕیاری زۆرتر ڕوودەکەنە ئێرە. کاتێک لەم بەروبوومانە دەڕوانی ژیان و گوزەرانی خەڵکی جوتیار لەوە دەگەیت حکومەتێکی بە پلان لە پشت پۆشتەی ئەو توێژەوەیە. زۆربیان کە لە منداڵیەوە لەگەڵ مەزراکاندا دەستیان نەرم کردووە ڕەنج بە خەسار نەوێن بینی. لە ئەمریکاش هەموو زەویەک باجی ساڵانەی خۆی هەیە، وەلی ئەگەر زەویەکە بەرهەمهێن نەبێت. دوا بەدوای کردنەوەی مەزادخانەکە بەشی ڕێنمایی کشت و کاڵی هەنی جوتیارانیدا کە ئێرە باشە هەتاوەکو بەرهەمەکانیان بفرۆشن، هەروەها چۆنێتی باشترکردنی بەرهەمەکانیان و پێدانی ڕێنمایی بۆ هەر ئەگەرێک، بەڵام پارەیان لە حکوومەت وەرنەگرتووە. لەو هەموو میوەجات و سەوزێ و گوڵ و گوڵزارەی لێرەیە بەزارەبینیش شتێکی خراپ نابینی. غەژ نەکردن کلتورە. کڕینیش لەم مەزادخانەیە تەنها بۆ دوکاندار نییە، خەڵکی ئاسایش دەتوانن کڕیار بن. هەموو شتەکان لە کارتۆنایە. ئەم زەلامەکەی هێنیە زۆر بە جوانی هەڵگیراوە، زۆر بە جوانی هێنن ڕستەکە لەبەر چاوتایە. ئەوە نییە ها لای خۆمان کە بڵێم لای خۆمان حیبیشەوە هەڵێم تەماتەکە لەسەرەوە جوانە لە ژێرەوە ڕزیوە. ئەوە زۆر مهمە لێرە ئەوە نییە کە یەک تەماتە لەسەرەوە سیر کرد خوارەوە شەرۆکو یەکە هەتا خوارەوە هیچ فەرقی نییە. لەم ئۆکشنەی شاری دەیتنی ویلایەتی ڤێرجینیا دوکاندارەکانیش بەرهەمێک دەبەنەوە تازە و سروشتی. دنیای بازار هەروە بووە، ڕاگرتنی دڵی کڕیار. ئەم مەزادخانەیە زۆر باشە لەبەرەوەی بواری ڕەخساندووە کە بەرهەمی جۆراوجۆر بەرهەم بهێنن و لێرە بیفرۆشن، بۆی ئەمەش زۆر باشە. کاتێک بەرهەمێکی نێوخۆی دەکڕیت بە شێوەیەک پشگیری کۆمەڵگەکەت دەکەیت، سوودیش بە جوتیار دەگەێنیت، لێرە پارەیەکی مۆڵی دەست دەکەوێت. بۆ کڕیارەکانیش بە تایبەتی لەم کاتەدا دەزانن لەکوێوە بەروبوومەکە هاتووە. لە ئەمریکا هەر زەویەکی کشت و کاڵی تاوەکو زستانی دێبەسەردا بێبەرهەم نابێت. تەنانەت ژێر ئەم پلاستیکانەی زەویەکەی داپۆشیوە سیستەمی ئاوداریشی بۆ دەنراوە. ئیدی هەموو کەرەستە و ڕێنماییەک لەبەر دەستە. دۆخەکە جوتیاری ئازای دەوێت. لە مانگی حەودا ساتی پێگەشتنی پیاز بوو، هەمین فرۆشت تا مانگی هەشتیش کیسەیەک 5 بۆ 10 دۆلاری دەکرد. هەندێک ئەمباریان کردووە، دوێنێ 20 دۆلاری دەکرد. لەبەرەوە دڵخۆش و بەخەندە بوو. ئەوەی لە مەزادخانەکەی شاری دەیتن ڕوودەدات مشتری و جوتیارەکان بەخۆشی دەگەڕێنەوە. جوتیارەکان بە گیرفانێکی گەرم و مشتەرەکانیش میوەجاتێکیان دەسەکەوێت کە بۆنی مەزراکانی لێدێ. یحیا بەرزنجی دەنج ئەمریکا، شاری دەیتن لە ویلایەتی ڤێرجینیا.